فعلا ئێمە سوپاسی خی پردگارەکەین. خی گەورە ئەم دەڤەرەی ئەمەی پاراستووە بە کەمترین زیانی گیانی لی دەرچوین و زیانی مادیشمان زۆر بووە و سوپاسی خێرخوازانەکەین لە هەموو ڕێکخراوەکان لە هەموو کەسایەتەکان لە خواپێداوەکان. خی گەورە پاداشیان باتەوە بەڕاستی بە فرەی مانتیقەکە کەوتون، بەڵام شەریحەیە کە تا ئێستا منکوبن ئەم دوکاندارە بەڕێزانن. ئەوە بازاڕی بێستون سینۆ دوکانە و ئەم بازاڕە کە لە نێویانە بازاڕی ئامەد و کاک حاجی ئەمیر، کاک حاجی یادگار و کاک حوسێن و زۆرێکی ترە گەر من ناوەکانیشان هەموویم لەبەر نەبێ. بەڵام زۆرێک لە دوکاندارەکان بە شێوەیەکی گشتی سەرمایەکەیانن قەرزە و خەڵکێکی خێرخوازن و خەڵکێکی بەڕاستی خەڵکێکن بەدەم خەڵکەوە بوون لە ڕابردووە، بەدەم هەژارەوە بوون کە سەرمایەکانیان هەمووی ئەتوانم بڵێم زۆربیان بە قەرز هێناویانە. ئێستا پێویستە بەڕاستی بەجددی ئەم شەریحەیە فرامۆژ نەکرێ و ئاوڕی لێ بدرێتەوە لەو پارەی کە تەرخان کراوە. سەرمایەدارێک بەڕێزەکان تەرخانیان کردووە و حکوومەتی هەرێم تەرخانی کردووە و حکوومەتی فیدراڵ لەدا هاتووە. بەڕاستی ئەم کەیسە بە زیندوێتی بهێڵرێتەوە و قەرەبوویان بۆ بکرێتەوە، چونکە ئێمە وەکو خەڵکی چەمچەماڵ بەڕاستی قەرزاری ئەم جۆرە دوکاندارانین و ئەم جۆرە شخصیاتانین، ئەم جۆرە کەسایەتیانن. چونکە لە ڕابردووە ئێمە هەر کەمپینێکمان کردووە بۆ خەڵکی خێرخواز، ئەتوانم بڵێم زۆرێک لەم دوکاندارانە هاوکارمان بوونە بۆ ئێستا ئێمە خۆمان بە قەرزاری ئەمانەزانین و داواکارین لە حکوومەت بە زووترین کات بێتە سەرخەت کە تا ئێستا ئەوە هەفتەیەکە هەفتە زیاترەوە 9 ڕۆژە بەسەر ڕووداوەکەی ڕۆشتووە تا ئێستا نەیانتوانێت دوکانەکانیان پاکەنەوە. یعنی بەدەر لەوەی کە کرێی زۆریان لەسەرەوە بەدەر لەوەی ئەتوانن حکوومەت لێخۆشببوونیان بۆ دەرکا لە زەریبە و حکوومەت زۆر لە باج و لە زۆر شتی تر لە کارەبا ئەتوانێت هاوکاریان بێ، کاراسانیان بۆ بکە. بۆ ئێمە داواکارین کە ئەم دوکاندارانە بەڕاستی ئاوڕێکی جدیان لێ بدرێتەوە.